ئێمە وەکو قوتابی بێناسنترین چینی کۆمەڵگەینە کە لە بەو بوارە کە ئەو ڕەوشەی ئابووری و سیاسی هاتوسە کوردستان ئێمە تا ئێستا دەرەجەمان هیچ وەرنەگرتووە ینی ئەوانەی ماینەوە تەڵەبەکی زۆر مایتەوە و هاتوینە کە دەمانەوێت دەرەجەمان بدرێتێ و دوو دەرسشمان بۆ بکەنەوە بوو ئەویش وەزیر هەتا ئێستا هیچ بڕیارێکی دەرنەکردووە کە جێلە و قوتابیانە ڕابگریوە تا ئێستا نهاتیە لەگەڵمان ینی لەگەڵمان دابنیشیتن لەگە نوێنەرەکانمان و ئەگەر بەو شێوەیەش بەردەوام بی ئێمە هەر هەڵوێستمان دەبی و هەڵوێست تونتریشمان دەبی و داواکاری ماوەی دەرەجێ بدەن لەگەڵ دوو عبووری لە بۆ تەڵەبەکان چکە بەڕاستی زۆر بمعنای تەڵەبەکی زۆر مایتەوە وەزعکەش ناخۆشە ئیوەی نییە ینی بەڕاستی وەزیر ئێستا چەند ڕۆژە دێنە سەرجادەی ئەو تەڵەبانە گوناحن هەیە ماڵ منداڵی هەیە بە هیلاکی دێ ئیش دەکا خوێندنی بەلایەک و ئیشکردنی بەلایەک گوناحە وەزعکەشیان زۆر بمعنا کرێ ینی هەم کوردستان وەزعی خراپە هەم خینەکەشیان تێکدایە بەلایەک بکەن لە بۆ یاریکردنە بە هەستی تەڵەبە تۆ بڕیارێک لە 29 مانگ بدرێتە ئەنجومەنی زانکۆکانکەوە ئەوان دەسەڵاتی ئەویان هەیە کێرف بدەنە ئەو تەڵەبانەی کەوا کەوتونەیە پێویستیان بە دووسێ نمرێ بۆی کە بەڕێنەوە مەرحەلەیەکی تر ئێستا بڕیارێکە هاتووە لە پاشەوەی کەوا ئێمە مانگونیوێ زیاتر داواممان کردەوە 20 ڕۆژمانمەوە بۆ ئیمتیحاناتی میتێرم هاتوونە پێمانەڵێن وەڵاو بڕیارێکی تازە هاتووە کە بگەڕێنەوە مەرحەلەی پێشوو